بانکی مرکزیش کەمێک لەمە پێش ڕووکردنەوەی داوە کە دەڵێ نرخی دۆلار ناگۆڕێ و هیچ نیەتێکیش نییە بۆ گۆڕینی. بۆچی ئەو شڵاژانە دروست بوو؟ وەکێ لێی زیاد بڵێن زەرەری تیا کرد لەو شڵاژانی کە لە بازاڕی دراو دروست بوو. سەرتا سوپاس بۆ جەنابەت بۆ بیسەران و بینەرانی بەڕێز و میوانە بەڕێزەکتان. وەڵای لە ڕاستە کاک حەکیم من لێرەوە ئەمە بچمە سەر و ئیشکالاتێک کە بەڕاستی لە ڕێی ئام لە عێراق و لە هەرێمی کوردستانی شایە کە زۆر جار ئێمە بتمانەیەکی باشمان بە ئەو کەسانی کە ئەگەر پسپۆڕیە یان با بڵێن تا ڕادەیەک ئەزمونێکیان هەیە لە ڕۆ سیاسی و اقتصادی و ئەوەی کە ئەگوزای لە عێراقا زۆر جار بە ئەوەندەی بڕوا بە کەسێک ئەکەین کە بەدەر لە پسپۆڕی یعنی سەدە ڕاستە پێشتر پەیمانی یا بوو بە دەنگدەرانی و لەسەر بنەمای ئەوە ئیسفادەیشی کرد کە دۆلار نرخی دۆلاردا ئەبازێنین بەڵام ئەمە هیچ وەکو بڵێ پشتبەستوو نییە بە هیچ بنەمایەکی زانستی و واقعی کە لە عێراقا ئەگوزارێ بەڵام ئێمە بەدوای ئەوە کەوتین و ڕێی مەگە بڵێ لەو ڕۆنە حەقانەیە کە لە عێراقا سیاسیەکان حکومەکەن نەک عەقڵ و مؤسسە. تەنها ئەوە خاڵێکی تە زۆر گرنگە هەوڵەتیان پێشەوەی بڕیارە یانی لە بەرەمی کوردستان عێراقا خەڵکی پسپۆرمان زۆرە و هەمووشان ینی ئێمە بخۆم شخصی هەتا پێش ئەوەی کە ئەمە ڕوو بات و سەدە تویت کا زۆر لەوانەیە خەڵکی پرسیاری شخصی کرد بە لەسەر ئەمە و هەمیشە وتمە نەخێردا نابەزێت و خۆی ئەمێنێ لەبەر ئەوەی ئەمە بەنامەیەکی کوتخایانی یەک ساڵ نییە و بەلایانی کەمەوە تا 4 ساڵ و 5 ساڵ بەردەوامە بێەوە مەسئولیش بووم لەو قسەم و بە ئەمانەتە ئەوم قسە و کردو و دڵسۆزیەک ینی بەو جۆرە. بەڵام کاتێک کە ئەبینین بەو جۆرە شتێک ئاوا شڵەژانێک دروستەکە ئەگەرچی زۆر جار دەستێکی تەماحکاری هەیە لە مۆزوعە لە پشت شڵەژانە کی قازان کێ زەرەری کرد لەو کەمبوونەوەی وەڵاهی هەر خەڵکی فەقیر و هەژار زەرەرەکات چونکە کابرا کە ئەگەر بە پەلەی بێ بۆ ئەوەی شتێکی کەم زەرەر نەکا ئەوەیە کە پارەیەکی کەمی هەیە ئەگینا ئەوەی کە پارەیەکی زۆری هەیە دۆلار دەکرێت بەڵێ ئەوەیە کە ئەوێ لەو کاتەیە دۆلارێکی زۆر بکرێت چونکە سوور ئەزانێ مستقبلی دۆلار وەکو بەرهەمێکی ئەمریکی کە هیچ لە هیچ وڵاتێک سانسۆری لەسەر نییە و بەرامبەر بە دینارێکی عێراقی کە هەر لە سنوور دەرچی هیربایەکی نییە ئەمە بەخۆی هەموو عەقڵێک ئەزانێت کە بەو جۆرەیە. من هەمیشە وتم و ئێستا شێڵم بۆ بیسەرە نامەوێ بڵم بۆ منە یعنی ئێوە تەنها بەگوێ ئێمەکەن بەڵام لە ڕووی عیلمەکە تەناوەڵە ئەگەر تۆ لە ناو جەرگەی بازاری دۆلارەکە ئیشی کڕینی دۆلار و دینار ناکەی هیچ خەمت نەبێ با هەتا ئەو کاتی دۆخی عێراق باشتر جێگیرەیە بەم بڕیارە تۆ پێویست ناکە مجازەفەکەی بە دراوی خۆتەوە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەم کە زۆر گرنگە ئەوەیە کە ئەم بڕیارە کە دەرچوو بۆ دابەزاندنی نرخی دینار وشەکە نەرێنیە کاتێککە تۆ عملی وڵاتەکە دائەبەزێ بەڵام ئەمە هەنگاوێکی پێشوەختەیە وانی وەک چۆن وایە ئەنی ڕێک وەکو بڵێ نمونونەکە بەم جۆرەیە ستروتایپەکە بەم جۆرەیە دەغڵودانێک گەڕ ئەگرێت باشە کە تۆ بۆ ئەوەی بەربەم ینی ئاگرە بگریت تۆ ناچانی بڕینێک دروست ئەەکەی وانە بڕینە دروستەکەی کۆمەڵێک بەفیڕۆی کۆمەڵە درەخت بەفیڕۆی لە پێناوی ئەوەی نەگوازرێتەوە. من پێم وایە ئەم ئەگەر بۆن منە تەنها بمانێت سۆزی خەڵق ڕاکێشین عەتفی خەڵق ڕاکێشین ئەڵێن نەخێر هاوڵاتی زەرێتی و ئەبێ دینار وە خۆی لێکرێتەوە شت گران بۆ لە بازان ئەگەر بەم جۆرە نەبوایە دڵنیا بن عێراق لە فەنزەوی لە خراپتری بەسەرهات و پارەکەی هیچ بە هیچ جۆرێک بەهای نامە یعنی هەر بۆ معلوماتن لە دوای ئەو بڕیارە احتیاطی دارایی بیانی عێراق لە 48 ملیارەوە بەرز بۆ بە 64 ملیار بەڵێ ملیار دۆلار کە ڕژەیەکی زۆر ئەگەر ئەمە نەکرایە 48ەکە بە پێچەوانە و بە 30 ملیار و وردە وای لێ هات عێراق احتیاطی دارایی نەبێ و پارەکانی نەپارەی نەوت نە احتیاطی دارایەکە بەشی خەرجی وڵاتی نەکرد ئەو کاتە نەوەڵاتان قەرستێنێ لە بەرەو احتیاطی دارایی نییە و ناچار ئەبێت چیکەی چۆن نتوانی پارە بەدەستخەی پارەکەت بەهای نامێنێ و ئەو کاتە نەکشت گرانە بێ یعنی هەر لە توانای کڕینی هیچ هاوڵاتێکە نامێنێت بە دەوڵەمە 2000 و جگەلەوەی کە لە کەرتە اقتصادەکانە زیانێکی زۆر گەورە ڕوویایە و ئەتوانین بڵین ئەسێتی پێڵێن یعنی مڵک و ماڵی هاوڵاتیان و دەوڵەت بە شێوەیەکی گشتێکی بەهاکەی بە لە 500,000 داگانەکانیش ئەمە بە کورتی بڵین ئەمەیان قۆستۆتەوە یعنی ئێستا دۆلار لە 123 نرخەکەی بەرزکرایەوە ئێستا
لە بازار هەندێکی لە 150 لە 130 بەرز بوت ئەویان قۆستەوە بەداخەوە دەوڵەت نیە بەداخەوە من هەموو جارێک ئەبینم یعنی زۆر جار دەسەڵات دەچێت سعر بۆ کەوەر و کەرەوز دانێ بە سحر بۆ ئەو پێویستە سەرەتایانی هاوڵاتیان دانانێ کە یەکەمیان سوتەمەنیە کە بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئێمە ئەوەندەی تۆ بتوانانی کۆنتترۆلی سعری کەوەر و کەرەوەسکەی زۆر ئاسانتە توانی کۆنتترۆلی سعری نەوت و بنزین و غازکەی لە هەرێمی کوردستانە کە خۆی دەوڵەمەنەبەوە کە ئەمە یەکێکە لە هەموو وڵاتەکە بەرزبوونەوەی سوتەمەنی کە دوایی لەسەر مۆزوعی غازونەوتی عێراق و ئەو شەڕی لێوان رووسی ئەمریکایە قسە ئەەکەین بەرزبوونەوەی سوتەمەنی یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بۆ بەرزبوونەوەی نرخی شتومەک لاڵ ئەوەی کە نرخی شتومەکی چەندێک دۆلارەکەیە زۆر زیاتر لەوە زیادبوون نرخی سوتەمەنی و نەبوونی چاودێریکی وردە لە حکوومەتەوە بۆ خەمی هاوڵات چی بە خەڵکرد لێباری نرخی دۆلارەکەەوە من پێم وایە هەتاوەکو بەلایانی کەمە ساڵێکی ڕۆشن نزیک بە 3 ساڵ بۆ 4 ساڵی تر پلانەکە بەم جۆرە ئەبێت چکە دەسەڵاتی پەرلەمانانیە و لەبەر ئەوەی وەک بەڕێوەبەری بانقی ناوەندی عێراق وتوێتی ڕۆژانە جاری وا هەیە 2 جار کۆبوونەوە لەگەڵ بانقی جیهانی و دەستگانە دەوڵەتەکانە کرد لەبەرەوەی کە عێراق وەکو لاشەیەکی مردوو بەجێ نەهێڵدرێ بەدەست بەسەر ئەو وڵاتانی کە هاوکاری عێراقەکەن پارە بڵین دۆلار نەکەنەوە بە پارەی خۆن ئەگەر ئیشی دۆلار و دینار لە بازاری دۆلارەکە ناکەی دامنیشە بە دیار ئەوەی بەرز بوو یا دابەزی